خستنی بابەتە زانستیانە لەوە سەرچاواگرێکەوە بەڕاستی فراغێکی زۆرمانەیەوە زۆرجار لە دوای ئەنجامدانی نەشتەرگەری شوێنی نەشتەرگەرەکە بێتە ئیلتیابات هەوکردن دروستەکە. ئێمە ئەمڕۆ لێرە لە هەستکردن بەو فەراغە چالاکێکی زانستیمان ڕێخز کە بە فاستراگرافی و ناسراوە لە تاوەری تەنووسی سمارت دەربارەوەی کەوا چۆن ئەم حاڵەتە کەم کرێتەوە ئەو ڕێگریانە چیەکەوە سەبەبی ئەما بێت بەپی تازەترین زانیار ڕێژیانەکان دەربارەی ئەم حاڵەتە کە ڕێکخراوی WHO CDC بڵاویان کردوێتەوە کۆمەڵی فرهۆکار هەیە یەکێ لەوە کارەکان زۆرجار نەبوونی زانیاری هۆشیاری لای نەخۆش لە دوای نەشەگەری چۆن خۆ دوێنی برینەکە پاکۆکە زۆرجار ئێمە ئیستافین کە هۆکارەکان یاخود زۆرجار هەڵکەوتەی ژووری نەشتەرگەری یاخود نەبوونی ڕێنمایی چۆن هەڵسکەوتین لەگەڵ ئەم حاڵەتانێ کوی ئەم بابەتانە بوو لە چوارچەوەی بابەتێکی زانستیە لە ماوەی 5 کاتژمێرە کۆمەڵە کەسی پسپۆر باسییان لەکرد هەڵەتان بابەتانە زۆر گرنگە کە بەردەوام هەبێت چکە هەم ئەپدەیتێکی تازەیە بۆ ئێمەی ستاف ئێمەی پزیشک یاخود هەر کەسێک لە چوارچەوەی چۆن بڵێ ئێریای سەحەیە ئیشەکە. واسی تەواوی تیمی سمارتەکەم بۆ ئەنجامدانی ئەم جۆرە لە ئیڤنتانە بەڕاستی زەڕورە لەم کاتی کە شپرزەیەک لە سیستەمی تەندروستیا بەدی ئەکرێت هەبوونی ئەم سیمینارانم کۆنفرانسانە بۆ ئاگاداربوون لە وەزعی تەندروستی مؤسسەکانمان زۆر گرنگە کۆمەڵێک کەسی زۆر پرۆفیشناڵ کۆمەڵێک سلای زۆر بۆ پێز کە هەمووی بابەتی زانستی بوون زۆر گرنگ بوون بۆ پاراستنی نەخۆشمان لە دامەزراوە تەندروستیەکانی حکومی و ئەهلیە هیوادارین بەردەوام بن و چاوەڕێی باشترتان لێ یەکەین وەکو ڕکۆمەندێشنێک بۆ بەرە پێشبردننی ئیشەکەتان زۆربەی زۆری کۆمنتەکان ڕووی لە بەڕێوەبەری مؤسسەکان بوو باشتر وایە لەمە لا دامەزراوەکان ئەوانەی کە ناوەندی بڕیارن داوات بکەن بۆیە گویان لە کۆمنتەکان بێ هاوکارمان من لە جێبەجێکردنی بەشێکی زۆر لەم خاڵانەی کە بە تایبەتی کە هەمووی لە خزمەتی نەخۆش و کەسوکاری خۆمان هەموو دەستان خۆش بێ سەرکەوتندا بۆ خوارد. سمارت وەرچەرخانە